لا یاریەکانی هەفتەی 26 خولی ئەستێرەکانی عێراق هەولێر لەسەر یاریگای فرانس و هەریری پێشوازی لە مینای شاری بەسڕە کرد. لە سەرەتاوە ئاستی هەردوو لێکۆ نزیک بوو، کۆمەڵێک هێرشی سادە و ساکاریان هەبوو بۆ گۆڵ تۆمارکردن، بەڵام مەترسی نەکەوت بەسەر گۆڵەکانیان. لەم هێرشە دەرفەتێکی باش لە پێش هەولێر بوو لە یاریەکە پێش بکەوێت، بە ئاسانی لەدەستدرا. جارێکی دیکە شێرکۆ دەرفەتێکی دیکەی ئاسانی بۆ ڕەخسا، بەڵام سوودی لێ وەرنەگرت. لا خولەکی 43 دوای ئەوەی یارزانان یانەی هەولێر نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن، موشتەبە عەلی بەرگریکار بەخۆی گۆڵ یانەکەی کردە ئامانجوو، هەولێری بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێشخست. مینای میوانزوو وەڵامی بۆ کوڕانی شاری قەڵاو منارە هەبوو، بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم کەڕا جعفەر گۆڵ یەکەم و یەکسانی مینای لە یاریەکە تۆمار کرد و نیوە یەکەم بەم ئەنجامە کۆتایی هات. لا نیوەی دۆم لە کاتێک هەولێر بە دوای گۆڵی دووەم و پێشکەوتندا دەگەڕا بە پێچەوانەوە لا خولەکی 55 محەممەد شۆکان توانی مینا بە گۆڵی دۆم لە ڕێگای موشکێکەوە لە دەرەوەی هێڵی سزا بگەێنێت. مینای میوان لە هەولێری خاوەن ماڵ بە پەرۆشتر بوو بۆ تۆمارکردنی گۆڵی زیاتر، دەرفەتی گونجاویشی لە پێش بوو تا جیاوازەکە زیاتر بکات، تا یاریەکە لە کۆتاییەکان نزیکتر دەبیەوە. مینا زیاتر بەرگری دەکرد و پشتی بە هێرشی هەڵگەڕاوە دەبەستا. یارزانانیانی هەولێر هەوڵیان دەدا بە لێدانەکان لە دەرەوەی هێڵی سزا بە گۆڵ بگەن، بەڵام ئەمە بە دڵی گۆڵپارێزەکە یانەی مینا جعفەر شنێشل بوو. یاری گۆڵی زیاتری لە خۆ نەگرت و بە سەرکەوتنی مینا بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک کۆتایی هات. بەم شێوەیە هەولێر لە کۆی 24 یاری بە 23 خاڵەکەی لە خانی 16 ڕیزبەندی مایەوە. هەولێر چوارشەممە دەچێتە بەغداد و ڕوبەڕووی کەرخ دەبێتەوە. میناش بە 30 خاڵ هەڵکشای خانی 12 ڕیزبەندی. یاری داهاتووی پێنجشەممەیە بەرامبەر نەفت. حوسێن محەممەد، کەناڵی پێام.